لەم هۆڵەدا ڕێوڕسمێک بۆ یادی چلەی شەهید شیفاگەردی بەڕێوەچوو. تێیدا سەرۆکوەزیران و جێگرەکەی و نوێنەرانی تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان و چەندین فەرماندەی باڵای سوپای عراق و پێشمەرگە بەشدار بوون. سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە گوتەیەکدا شەهید شیفاگەردی بە ژنێکی بوێر و ئازا وەسف کرد و باسی کارەکانی ئەوی کرد. شەهیدبوونیشی چونکە هەمیشە هەوڵی دەدا ئەو شتانە نەقڵ بکاتن بەدبەختی و نەهامەتی خەڵک لە ناو مووسڵ پیشانی دنیا بدات، هەوڵی ئەوەی دەدا ئەو شتە مرۆڤیانەی کە هەیە لەوێ بڵاوی بکاتەوە بۆ دنیا. ئەمانە هەمووی وای کردبوو طەبیعی کە ئەو حەقیقەت جێی ڕێزێکی تایبەتی بوو. لە ڕێوڕسمەکەدا چەندین فیچەر و دێکۆمنتاری و بڕگەی جیاواز پێشکەشکران و فەرماندەی ئۆپەراسیۆنی نینەوە بە ناوی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە خەڵاتی کەسوکاری شەهید شیفایان کرد و لە گوتەیەکیشدا باوک و دایکی شەهید شیفا سوپاسی خەڵکی کوردستانیان کرد. خەمباری شیفایە خڕ ملەتی ما کەسوکارت ما حزب الآن السیاسی ملەتی کورد خەمبارە خەمامەیە سەوێکی داگەنە ڕاستی بۆ مەبتنێ دەبارێکی قورس بی. بۆمە زۆر نەخۆشە بەس نۆدەچکەم سەری هەمی گەلێ کوردی ساغڵێ ئەیش تا بایدایکی ئەو هەندە شەیدانە لە هەر چەر پارچە بە تایبەتی باشی و ڕۆژ ئاوا گەلێکت لێ شەید بووی ئەیش تا بایوا دایکانە. هەروەها بەڕێوبەری گشتی تۆڕی میدیای ڕوودا و لە دەستدانی شیفاگەردی بە کۆستێکی گەورە بۆ ڕوودا و تەواوی ڕۆژنامەوانان وەسف کرد و ئاشکراشی کرد کە لە ساڵیادی شەهیدبوونی شیفاگەردی خەڵاتێکی نێودەوڵەتی دەبەخشنە ژنانی ڕۆژنامەوان لەسەر ئاستی جیهان. باشترین ریپۆرتەر کە ڕووماڵی شەڕەکانی کردبی یان ڕووماڵی ڕووداوێکی دیکەی کردبی هیوادارین شەڕ لە هەموو جیهاندا نەمێنێ هەر ڕووماڵێکی کە کردبی بە بوێریەوە تووشی سەختی بوو بێ و توانێ بێتی زانیاری زۆر بدات بە بینەرەکانی ئێمە ئەو خەڵاتە دەدەین بەو و لە ڕۆژی شەهیدبوونی شیفادا لە ڕۆژی 25/2 لە هەموو ساڵێک ئەو خەڵاتە دەبەخشینە ڕۆژنامەوانێکی ژن. شیفاگەردی ڕۆژی 25/2/2017 لە کاتی ڕووماڵکردنی هەواڵەکانی شەڕی مووسڵدا بەهۆی بۆمبێکی چەندراوی داعش لەسەر چاڵی خەسفە کە هێمای تاوانکاری ئەو گروپە توندڕەوەیە شەهید بوو. لەسەر ئاستی جیهانیش ڕووداوەکە دەنگی دایەوە و دایان ئاژانسی جیهانی و ڕۆژنامەوانی نێودەوڵەتی هاوخەمیان بۆ ڕوودا و دەربڕی. لەسەر ئاستی وڵاتانیش هەریەکە لە ئەمریکا، ڕووسیا، ئەڵمانیا، فەڕەنسا، کەنەدا، تورکیا، ئێران و بەریتانیا و فەڵەستین لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستەی ڕووداو کرد.